بەهار هاتەوە چەندە دڵگیرە باڵەکایەتی وێنەی بێوێنەیە خاکی کوردستان وەک سویسرایە نیشتمانی کورجیەی تەماشایە لە دۆڵی ڕووس دەست پێ دەکەین بە جۆش هەوایەکی پاک دڵ دەکاتە خۆش لە گوندی گرتکک تا ڕووستی ڕەنگی بۆ ماوان دەچین بە دڵێکی شیرین خۆشە گەڕان و سەیران و جوانی لەوێ دەبینین عەینی ژیانی بەهار هاتەوە چەندە دڵگیرە باڵەکایەتی کوردستان وەک سویسرایە نیشتمانی کورجیەی تەماشایە کەندێ ئاشان و کانی مێرەمە جوانەترین هەوار لێرە بێخەمە گەڵاڵ و ناوەندە چۆمانی ڕازاوە خۆشی و جوانی لێرە هەژاوە ئاوی کانیەکان سارد دوو بێگەردە دیمەنی چیا زۆر جوان و بەردە بەهار هاتەوە چەندە دڵگیرە باڵەکایەتی وێنەی بێوێنەیە چیای حەسار و سەر بەرز و بڵند حەساری سەکران جوانیەکی وەبەن وەردە و خانەقا دڵ و کێستانە باڵەکایەتی فەخری کوردستانە هەرچی لێی نیشتێ دڵای دەمێنێ تەوای ئالەم بۆ لای خۆی دێ هەیوەی باڵەکایەتی قیبلەی گەشتی یاران جوانەتر لە سویسرا بۆ گشت دڵداران